پرۆژە تەواو نەکراوەکانی هەڵەبجە بۆ بە حیکایەت هەر بەرپرسە و هۆکارێکی بۆ تەواو نەکردنی پێیە. دەمێک نەبوونی بودجە و دەمێک دانپێنەنانی وەک پارێزگا، دەمێکیش بەهۆی دۆخی ئێستای کۆرۆناوە. هەموو ئەمانە وای کردووە هەڵەبجەیەکان خۆزگا بۆ سەردەمی قەزابوونی شارەکەیان بخوازن. حکومەتیش بەعام شاری فەرامۆش کردووە، ڕۆژانە بە ملیارات دۆلار سەرفەکرێ بۆ سلێمانی و هەولێر و زاخۆ و سۆران و گەرمیان و ئەمە موشۆنایتر، بەڵام هەڵەبجە هەر بەزارەڵەن ئەوەنەی بۆ سەرفکراوی دیانێ بەردی بناغەدا ئەندرێت دیار نییە. هەموو ماڵە بەردێکی بناغی بەرەکەوێت لەم شارەوەنە بەردی بناغە دانراوە، بیجا بەردی بناغی ناو بازارە دانرا پردی تووەقود ئەوەی من بینم بێ ساڵ نییە پارەی بۆ سەرف نەکرێت و پارەکە ئەخورۆ دیار نییە. بەڕاستی هەڵەبجە پێویستی بە کۆمەڵی پرۆژەی گرنگی استراتیژی هەیە تاوەکو بتوانێت لەو بێخزمەتی بەڕاستی بیباتە دەرەوە، چونکە مۆستانی پرۆژە خزمەت گوزاریەکان لە زۆربەی شار و شارۆچەکانەتر بە چەشنی هەڵەبجە نییە. ئەبینین بە بەردەوامی ڕێگای نوێ و جادەی نوێ و لەگەڵ ئەوانەشا بینین شاری نوێ لە ناو پارێزگاکانی تر ئەکرێتەوە، بەڵام هەڵەبجە وەک خۆی چەقی بەستووە و خزمەت گوزاریەکانی لە ئاستی پێویستانین. لە هەڵەبجەدا زیاتر لە 200 پرۆژە فەرمانی جێبەجێکردنیان هەیە، بەڵام سەرجەم پرۆژەکان نووسراوی سەر کاغەزن و نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە. پارێزگای هەڵەبجە ئێستا لە ڕووی دیزاین و نەخشەی شارەبانی هەروەکو سەردەمە کۆنەکەیەتی هیچ گۆڕانکارێکی بەسەردا نەهاتووە. دیارە بە خۆتان ئەزانن بەهۆی قەیرانی داراییەوە ئێمە لە 2014 تا ئێستا نزیکەی 9 پرۆژە لە ناو مرکزی شاری هەڵەبجە ڕاگیراوە. بەداخەوە ئێمە لە ساڵی ڕابردوو لە 2020 تا هیچ پرۆژەیەکمان هیچ پرۆژێک بواری نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە، غێری ئەو پرۆژە بچووکانە نەبێت کە شارەوانی لەسەر داهاتی خۆی کردوێتی. استراتیژیترین پرۆژە بۆ هەڵەبجە پرۆژەی دروستکردنی پردی تووەقوتە. ئەم پرۆژەیە داواکاری لە مێژینەی خەڵکی شارەکەیە، چونکە بە جێبەجێکردنی دەرچەیەکی هاتوچۆ بەڕووی هەڵەبجە دەکرێتەوە. ڕاستەوخۆ هەڵەبجە دەبەستێتەوە بە ئیدارەی گەرمیانەوە، بەڵام ئەم پرۆژەیە هاوشێوەی پرۆژەکانی دیکە لەبار براوە و دەستی پێدەکرێت. لە ئێستادا ئەم پرۆژەیە 8 میلیار و 500 میلیۆن بۆ دابین کراوە لە مەرحەلەی چێکردنەوەی تەسمیمایە. تەسمیمەکەی پاش چێکردنەوەی هەندێک خەریکیا بۆ چەند نووسینگە بان کراون و پێیان دراوە مەسی چێکردنەوەی کە تەواو بوو کاتێ دەنەری بە پرۆژەکە ئەکرێت کە دەباری جێبەجێکردن. لە ماوەی 15 ساڵی ڕابردوو نزیکەی 209 پرۆژەی خزمەتگوزاری لە هەڵەبجە کێشەی تەرخانکردنی بودجەیان هەیە. بە جۆرێک 92 پرۆژە دەست بە جێبەجێکردنیان نەکراوە، 52 پرۆژە بە نیوەناسڵی جێهێڵدراون، 63 پرۆژە حکوومەت بودجەی کۆمپانیای جێبەجێکار نەدات. بەرپرسانی کابینە یەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێم تەنها لە یادی کیمیابارانکردنی هەڵەبجە دێن و چەندین بەڵێنی بێ کردداری پێدەدەن، بەڵام ئەو بەڵێنانە ناگاتە ڕۆژی دواتر دەبنە بڵقی سەر ئاو ون دەبن. شادی ئەمین، شارپرێس، هەڵەبجە.